و نابێ پێشینەیەک بهێنرێتە ناو سیستەمی حکومڕانی کە ئیتر خەڵک نەوێرێ بڵێ لە هەرێمی کوردستانە گەندەڵی هەیە بڵێن کوا خۆ گەندەڵی بەڕێزان زۆر بە زەحمەت کەشفەکرێت چونکە هەمووی بە ڕێکارێک کراوە بۆی بەیانی تۆی میدیاکار و منی پەرلەمانتار دەستمان نەگا بەم بەڵگانە و بیخەینە ڕوو بڵین ئەمە هیچیەیە و ئەمەل لەکوێ هێنا بۆیە زۆر زەحمەتە. ئەمە بەرامبەر من نییە یا بەرامبەر هیچ هاوڕێیەکی ترم نییە، بەرامبەر ئەوەیە کە ئیتر خەڵکی کوردستان بترسێنن بڵێن ئێمە پەرلەمانتار والیەکەین بۆیە ڕۆژنامەنووس ئاسانتر والیەکەین، ڕۆشنبیر و چالاکوان زیاتر والیەکەین. من تەمەناکەم ئەمە ڕوو نەدا لە پەرلەمان و خەڵکێک هەیە لە ناوپارتی دیموکرات باشتر بیرەکاتەوە لەوەی ئەم دۆخە خوڵقاندنی لە بەرژەوەندی جارێ ئەوان نییە چکە زۆرینەی جونگەکانی حکومڕانی لای ئەوانە بۆ واکەن لەم هەرێمە لە بریەوەی بێن جوابی خەڵک بدەنەوە دوای 2 مانگ لە کۆرۆنا و بێدەوامی و بێ خوێندنی و بێ ژیانی ئێستا خەریکیەوە بن پارێزبەندی لە ئێمەڵگەنەوە کاکە ئێمە بدەن لە سێدارە بەڵام ئەم وڵاتە باش بکەن پارەی وڵاتە هەمووی براوە کوا بیهێننەوە.
ئەگەر هاتوو پارێزبەندی لە ئێوە سەردایەوە لە نێو پەرلەمانی کوردستان تانوانی ئەمە بە ئامانجگرتنی کاری پەرلەمانی لە هەرێمی کوردستان و جوولێکە لە پاشەکشێ لە پرۆسەی دیموکراسی ئەوی کە ناوی دەنرێت ئازادی ڕادەربڕین و کۆی ئەو پرسانی کە پەیوەندیان بە کاری پەرلەمانی و ئازادی ڕادەربڕین هەیە لە هەرێمی کوردستان. بە دڵنیاییەوە پاشەکشەیەکی گەورەیە واکرێ بە جۆرێک لە سەرکوت، چونکە پارێزبەندی کە یانەوە هەڵیگرن یەکێک لە مادەکانی بریتیە لە ئازادی ڕادەربڕین و ئاخاوتنی تەواو، یانەوە ئەمە وا لێ بکەن کە بڵێن بە هەڵگرتنی حەسانەت و ئەم مافەت نامێنێ و کاتە خەڵکی کوردستانە گەڕێتەوە بۆ ئەو زەمانەی کە ئیتر نەوێرێ هیچ بڵێ بەم جۆرە مامەڵەم لەگەڵەکەن. پێشینەیەکی خراپە، تەمەناکەم ڕوونەدا. ئەوەی کە لە یاساکانە هاتووە یاساناسانی شخصەمان لەگەڵکردن بازەوە دەکەن ئەو کەسی کە گەندەڵی لە ئاشکرا دەکات بەپێ یاسا ئەتوانێت بەڵگە نەخاتەوە بەڵکو لایەنە پەیوەندیدارەکان بە دوایە بچن و بزانن ڕاستی دروستی ئەم بەڵگانە چەندێک ڕاستە. ئەنێەوە بەچم مەبەستێکە لەم کاتەیە داوا لە تۆ ئەپێ بچیتە بەردەم دادگا و بەڵگە بخەیتە ڕوو. ڕەنگە پێیان وا بێ کاتی خۆی سکاڵایەکیان لەسەر من تۆمار کرد ئەو بەڕێز کاک مەسرور کە ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی ئاسایش بوو. من وتە بووم کوڕێکی کاک مەسعود نەوتی عینزالە بۆ خۆیە بە دادگایان لە من گرت. من بە وەزیری سامانە سروشتیەکانم وت لە ژوورەکەی خۆی وتم کاک دکتۆر ئاشتی ئەوە بەڵگە نەوتی عینزالە نایەتەوە داهاتی ئێوە. وتی بەڵێ وایە. وتم وەرە با بچین کەشفی عینزالە بکەین زانین کێ ئەم نەوتە. باوتی من ناتوانم. تۆ بۆ ناچی؟ وتم تۆ وەزیری نەوتی نەتوانی بچی، من پەرلەمانتارێکم چۆن بچم؟ من هێزم نییە، من چۆن بچم؟ چکە بە ناوی پێشمەرگەوە ترێ ئەو نەوتا برێ. تا ئەم ساتەی ئێمە قساکەین نەوتی عینزالە دەبرێ و ناچێتەوە داهاتی هەرێمی کوردستان، بەڵام منیان لەسەر حکومدا. بۆ لەبەرەوەی دادگای گوێی لە بەڵگەکان نەگرت. بەڵگەی ڕسمی وەزارەتی سامانە سروشتیەکان کە ئەڵێ ڕۆژانە 10,000 بەرمیل نەوت لە عینزالە دەرەهێنرێ، نایەتەوە داهاتی گشتی. ئەیکەنێتەوە خۆ ئێوای بن، ئێوە ڕۆژنامە نووس نەوتان دەسەکەوێ بە پارە نەبێ، نەک بیرە نەوتێکی عینزالە. لا یەزال عێراقیش داوایەکە، لە بندەسی هەرێمیش نییە، لە بندەسی وەزارەتی سامانە سروشتیەکانیش نییە، بەڵام منیان پێ حکومدا. پێیان وایە ئەوە منی ڕاگرتووە ئیتر نەوێرم ڕاستی بڵێم، بەڵگە بخەمە ڕوو، ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێ کە نازام خەڵک مەشغوڵەکەن، تۆڵە لەم نەکەنەوە، ئێوە بێدەنگەکەن، خەڵک سەرکوتەکەن، هەموو ئەگەرەکان واریدە و ڕەنگە وابێ. سوودی هێبێت ئەم بەڵگانە ئەگەر بێت و دادگای گوێ لە تۆ نەگرێت بۆ کۆتایی ئەم کەیسە بەکشۆ دەگات. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان واز لە تۆ دێنن لە پارێزبەندەکە و ئەم گەندەڵێش دەشارێتەوە یان ئەوەتە بەدادەچوونی بۆ دەکرێت؟ من دەزەڵ ناگرم لەو بەڵگانە و وەکو ئەو دۆسیانەی ترکە لە نەزاهن و هەمووی خێوێنراوە و کراوە بەژێرەوە، وەکو ئەو دۆسیانەی ترکە گەندەڵکار پیاساکە و دۆسیەکەشی هەیە و بەڵگەش هەیە و لە گوڵی کاڵتری پێنەوترا. ئەم حکومڕانێتیە هەمووی سەراپات تووشی نەخۆشی گەندەڵی گەورە بووە، تووشی تاڵانی گەورە بووە، بۆیە ئێستا بینی دۆخی خەڵک ئاوایە. ئەگەر یانەوێ حکومڕانێتیە بکەن ئیدامەی هەبێ ئاوا ئیدامەی نابێ، وەگەر یانەوێ ژیانی خەڵک باشکەن ئەبێ ئاوا نەکەن. بەڵێ کاکە بڕیار. تا ئەم ساتە تەنها پارتی دیموکرات داکۆکی لەم قەزیەکە، هیچ فراکسیۆنێکی تر بە ڕسمی داکۆکی لەم قەزیە نەکردووە کە من ئومێ دەکەم. پارتی دیموکرات 45 کورسی هەیە، کەمە نەتەوایەتیەکانی تر پێگاتەکانی تر 11 کورسین. هیوادارم لێرەوە پەیامێکم بۆیان هەیە. ئەوان بە هەردۆخێک هاتوونەتە پەرلەمانی کوردستان، ئەوە بابەتێکی ترە، بەڵام ئەوان لە ئاینی مەسیحی و ئاشووری و لە ئاینێکی جیاوازن بۆ ئەرکی و نوێنەرایەتی ئاینەکەی خۆیان هاتوون. نەتەوەی تورکومان بۆ نوێنەرایەتی تورکومان لەوێیە. هیوادارم داخڵ بە ململانەی، چکە ئەمە بەشێکی گەورەی سیاسی ئەم جۆرە لە مامەڵەکردن بۆ هەڵگرتنی پارێزبەندی، تێکەڵ بە ململانەی سیاسی ئێمە و لایەنێک، ئێمە و فراکسیۆنێک، ئێمە و حکوومەت نەبن، خۆیان بپارێزن لەوەی نوێنەرایەتی پێکهاتە و نەتەوە و ئاینی خۆیان بکەن، نەبن بە بەشێک لە گەمەی سیاسی لایەنێک بەکاریان بێنێ. ئەگەر نا دوایی ئێمە هەڵوێستمان ئەگۆڕێ لە سەریان
و نوێنەرایەتیەکانی دنیا نەتەوە یەکگرتووەکان وامان لێ نەکەن پێیان بڵێن ئەمانە نوێنەری حەقیقی پێگاتەی خۆیان نین، ئەمانە مەرامی سیاسی لایەک جێبەجێەکەن کە من ئومێدەکەم ئەوان لەوە گەورەتر و بە دوور بن.